بەناوی خوای بەخشندەی میهرەبان کاڵە ڕەنات سمڕایەڵەتان پێشکەش دەکەم لە ناوچە سنووریەکان دەست بە دابەشکردنی نەوت کراوە و بۆ هەر 200 لیترێک نەوت بڕی 104,000 دینار لە هاوڵاتیان وەردەگیرێت و هاوڵاتیانیش نیگەرانن لە گرانی نرخی نەوت لە ئێستادا. لەم بارەیە ڕاپۆرتێکمان هەیە پێکەوە بینەری دەبین. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە ناوچەی باڵەکایەتی دەستی بە دابەشکردنی نەوت کرد. بۆ هەر 200 لیترێک نەوت بڕی 104,000 دینار لە هاوڵاتیان وەردەگرێت. زۆری ئەم نرخە بووەتە جێی ڕەخنەی هاوڵاتیان و دەڵێن حکوومەت نەوتی خاوی هەرزان فرۆش کردووە و بە قاچاق دەیباتە دەرەوە، بەڵام بە نرخی نزیک لە بازار مامەڵە لەگەڵ ئەوان دەکات. ئێرەکە زۆری پێویست بە نەوتیە، هەر ماڵێک پێویستی بە 5-6 بەرمیل نەوتی ئەگە کارەبا هەبێ. ئەو جارەکانی حکومەت قرارێکی داوە ئێستاکانی دەڵێن نەوت دێ بە 104,000 لە بازاڕی بەرمیلی فول بە 140,000. چ فەرقێکی هەیە؟ هیچ فەرقی نییە لە بۆ فەقیری، هیچ فەرقی نییە. نەوتی دەفرۆشن دەدەنە دەوڵەتان بە 50 دۆلاری، لە بۆ خەڵکی خۆیان بە 104,000 تۆزع دەکەن. خەڵک زۆر گلەی هەیە و لەو گرانیە. هەموو وڵات بە نەوتێمە خەنی بوو نزانم لۆ ئەمە وڵاتی ئەو عێراقینە و کوردستانەینە لۆمە بە 106,000 دیناریبی، بەڵام لۆ ئەمریکا و لۆ هەموو وڵاتان جا بڵێن ئێران ڕۆژانە دەبین لێ من بەخۆ ماڵم لەسەر ئەو ڕێگایە چەند بەس بە سەدانتان چی دێتن. یعنی عوانەوە نەمایە لە دوور ماڵی خۆ لە بەرتان چیان لۆ من بە 104,000 دیناری، بەڵام نەوت و خاک و خۆڵی ئەو وڵاتی ئیوا هەرزان فرۆش بکرێت. ئەمە تانکەرەکانی نەوتی خاوەن ڕیزیان بەستووە بۆ ئەوەی لە سنووری حاجی ئۆمەران لە ڕێگای ئێرانەوە بەرە وڵاتانی دەرەوە بڕۆن و بە نرخێکی هەرزان بفرۆشرێن. ئەمەش نەوتە سپیەکەی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمە کە بە نرخێکی گران دەیداتە هاوڵاتیانی خۆی. هاوڵاتیانیش دەڵێن ئەمەستەمێکی ئاشکرایە حکوومەت لە خەڵکی دەکات لە کاتێکا لە سایی حکومڕانی ئەوان ڕۆژ دوای ڕۆژ بارودۆخی هاوڵاتیان بەرەو خراپی دەڕوات. تەماشای ڕۆژانە بە هەزاران تانکەر لەو سنوورانە دەڕوات لە هەموو سنوورەکان. ئێستا دەنگۆیەکەیە کە گوایە بەرمیلی نەفتێ بە 106,000 دیناری بە خەڵکی دەفرۆشن، ئەنیۆ فرۆشتنە، ئەوە تەوزیعکردن نییە. عقوایە حکوومەتی هەرێمی کوردستان کاک باڤێڵ کاک مەسوور بارزانی گویان لەو قسەی من بێ بەڕاستی ئەوە فرۆشتنە، ئەوە تەوزیعکردنی حکوومەتی نییە. ناوی حاجومەرانی ساڵانە پێویستی ینی زستانان بە تایبەتی بە خۆتان نزان زۆر ساردە پێویستی بە 13 بەرمیل نەفتەیە، بۆیە حەق وایە نرخەکەی دابەزێنن 56,000 دینار بێن، نرخەکی گونجاوی بۆیە خەڵک بە خۆتان دەزانن بژێوی ژیانی باش نییە، مەعاش باش نییە، ئەوانە هەموو گرفتن بۆ خەڵکی، بۆیە ئاسانکاری بکرێ باش دەبێت. لەو ڕۆژەی نەوتی هەرێم بە بازار کرا، هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەوتنە دۆخێکی دارایی خراپ و لە بڕی ئەوەی نەوت ببێتە مای خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان ساڵانێک کە تەنها بازەکەی دەدەن. لە بەرامبەردا فرۆشتنی نەوت بەرپرسانی دەوڵەمەندتر کرد و بۆ چینی دەستڕۆیشتووی دەسەڵات بۆ هۆی بەرزکردنەوەی کۆشک و تەلارەکانیان. ئەمە ڕایڵی ئەمڕۆیە بە میوانداری هەرێکێک لە بەڕێزان کاک عەبدوڕەحمان خالید چالاکوان و پارێزەر لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت، هەروەها کاک بێستون نەجم چالاکوان لە شاری سۆرانەوە لەگەڵمان دەبێت. سوپاس بۆ ئامادەبوونتان لە ڕایڵە. کاک عەبدوڕەحمان، ئەرە بەڕاست ئەوەی کە ناونراوە پرۆسەی پاڵپشتیکردنی دابەشکردنی نەوتی ساڵانە، ئەمە بۆ یاریکردن و سەختکردنەوەیە بۆ کۆمپانیا بەرهەمی کۆمپانیەکانی خۆیان یا هەر لە ڕاستیدا هەر ئەویان لە توانادا هەیە؟ بەنای خۆی بەخشندە و میرەبان، سڵاو و ڕەحمەتی خۆی گەورە بۆ ئێوە و بۆ بینەران و بیسەرانی پەیام. ڕاستیەکەی ئەوەی کە ناونراوە پاڵپشتیکردن بۆ سوتەمەنی و هاوکاری بۆ هاوڵاتیان، ئەمە هەر قسەیەکی زرق و برق و قسە سواوەکانی چەند ساڵی زووە بە بەردەوام گەرمی یەکەنەوە بۆ ئەوەی ناڕەزایی هاوڵاتیان دامرکێنەوە، بۆ ئەوەی قەناعەت بە هاوڵاتیان بکەن کە ئێمە حکوومەتێکین لە خەمی ئێوە، یان بە بەردەوام پلانمان هەیە بۆ خۆشگوزەرانی ئێوە. بەداخەوە ئەڵێم لەناو هاوڵاتیانی ئێمەشە هەیە خەڵکێکی خۆش باوەڕمان هەیە 30 ساڵە ئەمانە بەم شێوەیە هێنن، بەڵام ئێمە هەر باوەڕیان پێەکەین و متمانیان پێدەینەوە. بەڵێ کەواتە هاوڵاتیان چی بکەن؟ بۆچی هەر باوەڕیان پێەکەن و هەر بەردەوام بن و هەروان هەڵەبژێنەوە؟ هاوڵاتی لە هەرێمی کوردستانە ئیتر ئەبێت
ئەو ڕاستیەی لەلا ئاشکرا ببێت ئەم حکوومەتەی کە دوو حیزبی خاوەن بنەماڵە دەستی بەسەراگرتووە لە خەمی خۆشگوزەرانی هاوڵاتیانە نین. ئەوان بەستەنها یەک پلانیان هەیە، چەند جاری تیژ باسمان کردوێتەوە. پلانی ئەوان ئەوەیە حیزب و بنەماڵەکەیان خۆشگوزەران بکەن و هاوڵاتیان ڕۆژانە ببغزێنن. یعنی قسەی زۆر گەورە ئاکرێت. من دوێنێکە کادری یاخود بڵێم مەسئولێکی باڵای یەکێک لەم دوو حیزبەی کە دەسەڵاتیان بەسەر هەرێمی کوردستانە هەیە ئەڵێ هیوادارم هەڵبژاردن بکەین بە هۆکارێک بۆ فەراهەمهێنانی خزمەتگوزاری. ئەرێ کاکە تۆ 30 ساڵە ئەم خزمەتگوزاریە بۆ نەکردووە، کێ دەستی گرتووی؟ مەکرد پارە لای خۆت نییە، هەموو شتێک لە لای خۆت نییە، ئەی بۆ نایکەیت. ئێستا تازە بە هیوای لەم هەڵبژاردنەیە سەر لە نوێ دەسەڵات بگریتەوە دەست و خۆشگوزەرانی بۆ خەڵک بکەیت، بۆ خەڵک فەراهەم بهێنیت. دەمن ئەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەڵێم دڵنیاتانەکەن 3 جار 30 ساڵی تر بدەی بە حکوومەتەکەی یەکێتی و پارتی دۆختان لەمە خراپتر نەبێ باشتر نابێت، بەڵکو بە بەردەوام ئەیشتان بغزێن و ئیستیفزازی شتانەکەن بەوەی کە ئێمە هەوڵتان بۆ ئەدەین پلانمان هەیە، شتی زۆر زرق و برق. باش کاک عەبدوڕەحمان، وەزارەتی سامانە سروشتیەکان و هەروەها بەرپرسانی بە قاچاقبردنی نەوت خۆیان دەڵێن ئەو نەوتەی ئاودیوی سنوورەکانەکرێ بە 40 دۆلارەی فرۆشن بە هەموو ئەو ڕێکارانەی کە بەڕێزی پێش بەرنامەکە باسی کرد. بەڵام بۆ بە زیاتر لە 100,000 دینار بە هاوڵاتیانی خۆیان یەفرۆشن. ئەمە بانێک نێو دووهەوە. هەمیشە دەسەڵاتی هەرێمی کوردستان بۆ خەڵکی دەرەوە یاخود بڵین بۆ بێگانە سوتاون. باش بۆ هەموو شتێکی خۆیانەکەن بە قوربانی بێگانەکانی دەرەوە لەبەر ئەوەی بیان پارێزن، لەبەر ئەوەی ئەم دەسەڵاتی کە هەیەە ئەم چۆنەڵێت شێوازە حکومڕانی کە ئەمان پەیڕەوی ئەەکەن بیان پارێزن، بۆیە هەمیشە خۆیان ئەکەن بە قوربانی دەوڵەتە ئیقلیمیەکانی دەرەوە، هەمووشە ئەسووتێن بۆیان. لە بەرامبەردا ئەوەی کە تەسحیەدا ئەوەی کە ئەبێ بە ژێرپێی بنەماڵەکانی سەوز و زەردەوە هاوڵاتیانی قوربەسەرن. ئەم هاوڵاتیە ئەبێ ئەوە بزانێت کە دیۆپێر مەسئولێک یاخود دیۆپێر یاخود سبەینیش کە هاتەوە مەسئولێک بە یەک قەتار وەنەوشە و تاهۆی 2025ەوە یەد بۆ شارەکەی تۆ ئاگادار بە هەموو وەنەوشە و تاهۆیەک 1 بەرمیل بەنزینی سووتاندووە. من و تۆی هاوڵاتی کە خاوەن ماتۆر سکیلێکین ئەڵەی ماتۆڕەکەمان تەلاقە دەین کاچینە بەردەمی عەدادی بەنزینەکە ئەڵەی 3 لیتری تێکە لەبەرەوەی پارەی 5 لیترمان پێ نییە. بەڵام ئەو ئاگادار بە بەو تاهۆ وەنەوشەوەی کە هاتووە یەت بۆ شارەکەی تۆ هەچ حیزبێک هەچ لەم دوو بنەماڵەی هەر کەسێک بێت هەچ دەسەڵاتدارێک بێت ئاگادار بە سیارەکەی ئەو یەک سیارەی بەرمیلێ سوتەمەنی سوتاندووە خۆت مەکە بە قوربانی دەستی ماج مەکە مەبە بە کۆیلە ئەو چەند ساڵە خۆی لەسەر شان و باڵی تۆ بەخێوەکات تۆ ژیانەکەت ئاوای. باش کاک عەبدوڕەحمان، باس لە بەنزین کە هەفتەی پێش حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا کە نرخی بەنزین دابەزێنێت. ئەمڕۆ تۆ لە ڕێگەیەکی دوورەوە هاتووی بەنزینە لە سیارەکە و کردوون نرخی لیترێک بە بەنزینی نۆرماڵ بە چەند بوو؟ ئایا هەرزان بووە یا هەر سیارەکەی؟ من ئەم دوای عەسرە بەنزینم کردوتە سیارەکەی خۆم بە 925 دینار کە ئەوەی وەکو باسمان کرد قسەی زل و زرق و برقا بە تایبەتی کاتی هەڵبژاردنە ئاگادار بن، یعنی شتی زۆر گەورەی ژەشتی و ئەوتێ هەر لە خەون و خەیاڵیش دروست نەبوو بێت. ئەمانە هەر ئەوەیە گینا چەند وەختە هەر بە هەمان شێوە وەعد دەدەن ئێمە بە بەنزیندا ئەبەزێنین سوتەمەنی بەو شێوەیە لێ یەکەین. ئەی باشە کاتێک کە خەڵک هاوڵاتی ئەڵێت بە ئیشەکانمان بە لە ڕووی کاریگەڕیەوە لە ڕووی بەرژەوەندەکانمان بچێتە ژێر دەسەڵاتی حکوومەتی فیدراڵی لە تاو چییە؟ لەبەر ئەوەی ئەزانێت لە شارەکانی وەسەط و جنوبی عێراقا لیتێ بەنزین بە 450,000. ئاخر چۆن ئەم خەڵکە قبولی ئەکات لە چوارچێوەی یەک دەوڵەتە؟ ئێمە هەرێمێکی بەڵام ئەوان لە خوارەوە بۆچی 450,000 ئێمە بەو شێوەیە؟ باشە خۆمە قسەمان لەسەر ئەوە نییە لەوێش گەندەڵی هەیە نەعەدالەتی هەیە، بەڵام لەسەروی هەموو ئەمانەوە ڕۆژێک موچە دوان ناکەوێت. لەسەروی هەموو ئەمانەوە بەڕاستی دادگاکانی ئەوان لە دادگاکانی ئێمە چۆنەڵێ یاسا سەروەرترە قبول ناکرێت. دادگا جاری وا هەیە سەر بەخۆیە، بەڵام لای ئێمە هەم دادگاکانیش سەر بەخۆنین هەم ژیانی هاوڵاتیانیش بە بەردەوامی لەژێر نامەتیدایە. ئەگینا ئیتر هاوڵاتی نزیکترین و زەختترین نمونە ئەوەیە بۆچی لە شارەکانی وەسەط و جنوبی عێراقیە بە 450,000 بۆچی لە لای ئێمەوانیە؟ بەڵێ دەست خۆش کاک عەبدوڕەحمان. کاک بەستون ئێوارە باش سپاس بۆ ئامادەبوون لە ڕایڵی ئەمڕۆ. دێمە لای تۆ
هاوڵاتیان تا چەند نیگەرانن لە گرانی ئەو نەوتەی کە دابەش کراوە لە ناوچەکانی لای ئێوە؟ سلااو لە ئێوە سلااو لە بینەرانتان بەرنامەی ڕایەڵە بەڕاستی بەرنمەیە گو لە کاتی خۆی لە جێی خۆی بوو لای ئێمە جگەلەوەی شوێنێکی هاوینانی فێنکە و هەروەها زستانانیشی زۆر ساردا پێویستی بە گەرمکەرەوە لە زستانان پێویستی زیاتر بە گەرمکەرەوەیە وەکو بەکارهێنانی نەوت کە بەڕێژێکی زۆر بەکاردێت لەبەرەوەی لەم ناوچەیەکی شاخاویە واروە ناوچەیەکی گەشت و گوزاری زۆری هەیە سارتر لەگەڵ ناوچەکانی دیکەی کوردستان بۆیە بێگومان پێویستی زۆر زیاترە بە نەوت بە ڕێژەیەکی زۆر زیاتر بۆ نمونە بڵێن ناوچەی ئاجۆبەران چکە بەفرێکی زۆر ئەگریت و ناوچەیەکی شاخاوی و سەختە پێویستی بە زیاتر لە 5 بەرمیل نەوت هەیە لە ئێستاش کە خەڵک دەبینیت بە ناوی حکوومەت یان حکوومەتی ماوە بەسەرچوو یانە حکوومەت ئێستا کاربارەکەرە کە ئیشەکەی ئەوەیە کە بەڕاستی باری خەڵک گرانتر بکات بۆ نمونە باس لەوێ ئەکرێت کە بەرمیلی نەوت بە 104,000 نار دابەش بکات لە کاتێکدا ئێمە بەرەو هەڵبژار نەچین دەبواە بیریان لەوەی کردباوەکە بەرمیل بە سعری عێراق بفرۆشن کە ساری پار بە 30,000 دینار بووە لیتر لە عێراق بە 150,000 بووە لە کوردستانی خۆمان بەو ڕێژەی ئێستانەکە ئەگاتە 520 دینار یعنی فەرقێکی یەکجار زۆرە جیاوازیەکە زۆرە نازام جیاوازیەکە بۆ چێ گەڕێتەوە بۆ لەوێ ئەوەندەیە بۆ لێرە ئەوەندەیە ئێمە ڕۆژانە ئەبینین لەبەرەوەی ناوچەکەمان سەرسنوورە ئەبینین تەنکەری زۆرە ڕوات و نەفتێکی کەمیش ئەدرێتە خەڵک ساڵانە بەرمیلی نەفت ئەگەر زۆر زەخت بکرێتەکرێتە 2 بەرمیل و ناوچە شاخاویەکان کە بێگومانم لەوەی زیاتر لە 5 بەرمیل نەفتیان پێویستە بیت خاستە نەگەر عایلەیە قەڵەباڵغ بیت نەفەریان زۆر بن 2-3 غورفە گەرم بکەن بێگومان بە لەوەی لە زیاتر لە 5 بەرمیل نەوتیانەوێت بێگومانیش لەوەی کە ئەگەر هەر غورفەیەکیان هەر ژوورێکە ئەو خێزانەتەی داژی ئەگەر گەرمکەرەوەی بۆ دانێنێن یان ڕقەبنەوە لە سەرما یان دووچاری نەخۆشیە بن بۆیە بینین لێرە لەم ناوچەیە نەخۆشی سەرما و تا و هەڵامەت و ئەو نەخۆشیانەکە بە پەتان لە زستاناندا زیادە بن لەو ناوچەیە ڕێژەکە یەکجار زیاترە جگەلەوەی کە بێگومان بەلەوەی کە کارەباشمان وەکو پێویست نییە یان کارەبایەکەش ئەوەکەی گرانە ینی چی پێڵن کاتەکەی نزماوەکەشی بۆ هاوڵاتیانی سۆران لە خەڵکەکەوێتەوە ئەمە بۆتە گرفتێکی گرفتێکی سەرچێت چکە بۆ لەبەرەوەی خەڵکەکە کەم دەرامەتە ینی پارێکی کەم لەبەر بێ بژێوی یاخود کەمکاری پێویستیان زیاتر بەوەیە کە نەوتیان هەبێت نەوتیش لە ئێستادا ینی ئەگەر سیر بکەیت بە 104,000 دینار لە بازار بە 130-150 ینی جیاوازیەکی ئەوتۆنیە جگەلەوەی ئەو نەوتێک کە توی کریکوالێتەکەی باشترە لە بازار واروەها بەلمیلی پڕەکات بەڵام ئەوەی دیکە یان بەدارە یان بەڕێژەیەکی کەم ینی بەلمیلی بە چارێکێکی لێکەمەکەنەوە بە 104-106,000 بە خەڵکی ئەفرۆشنەوە بێگومان بە ئەمە فرۆشنەوێ نەکدا بەشکردن دەبواە دووەم شتێکی دیکەم زۆر لا سەیرە ساڵانە لە کاتێکی تاخیرتر ینی نەوت تەوزیع ئەکرێت بەڵام لەم ساڵەدا پەلەیان کردووە لە پێدانی نەوتیش چکە بەرەو هەڵبژارنە خۆزیا چۆن پەلەیان کرد لە پێدانی نەوت ئاواش داشکانیان کردبایە لە نرخی نەوت باشە کاک بێستون وەک خۆت ئاماژە پێکرد چ جیاوازیەکی هەیە لەگەڵ بازاردا جیاوازی نرخەکەی زۆر کەمە باشە هاوڵاتیان لەم نێوەندەیە چی بکەن وەڵڵی جیاوازیەکەی ینی بڕوا کە جیاوازەکەی تەنها سووتانی یەک ڕۆژی نەوتە یعنی ئەگەر جلیکانێک لە ماوەی ڕۆژێکیان 2 ڕۆژ بسووتینن جیاوازی لە بینی حکوومەت و بازار یەک جلیکانە نەوتە ینی نازانم حکوومەت بۆ بیر لەوەی ناکاتەوەمە لە ڕابردوو گوێم لێ بووە وارووا لە دەرەوەش گوێبیست بوویمە میلەت پێویستی بە چ بیت حکوومەت دابین یەکات ئەیکڕیت بە نرخێکی گرانتر وارووا ئایفرۆشتە میلەتی خۆی بارزانتر بەڵام لە لای ئێمە بە پێچەوانەوەیە یانی ئێمە لەسەر بڕواکە لەسەر باری نەوتین وەکو بەخۆیان باسییان کرد نەوت بەسەر بەخۆ ئەفرۆشن کەچی نەوتەکەمان ڕاگیرا و ئێستا نەوت ڕاگیرایە بەڵام نەوت هەر ڕوا بەتانچی لە بۆ میلەتەکەش بە بەلمیل نییە
بڕواابکە هەندێک کەس هەیە بڕواابکە ئێستاگەر بچی لیقا لەگەر نەوت فرۆشەکان بکەی ئەزانی کە خەڵکی ئەو ناوچەی جاروەیە بەجلیکانیشنا بە دەبەی گسکەی 5 لیتری بە لیتر و 2 لیتر لۆ ماڵەوە ئەکری لەبەر بێ و بژێوی و کەم دەرامەتی یعنی خەڵکی ئەو ناوچەیە ڕێژەیەکی ئەگەر بیر لەوە بکەیت نزیک بە 400 گوندی لەسەرە ئەم گوندانە ڕێژێکی زۆریان موچەدار نین ینی موچیان نییە بژێوی ژیانیان لەسەر جوتیاری و بڵێن فەلاعی و یانە مەڕووماڵات و مانگا و بزنە ئەمانە چۆن ئەتوانن لە زستانان دەکەم نیشان هەموو لە کارەکەون ستۆپیان پێکرێت لەبەر کەش و هەوا چۆن ئەتوانن بەلمینی نەوت بکردن بە بڵین بەو نرخە زۆرە بەڕاستی دەبوا حکوومەت بەدیلی هەبایە کە نرخی نەوتەکەی هەرزانتر فرۆش کردایە بەڵێ بۆچی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەم شێوەیە مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی خۆیان داکەن بە قورئانە من پێم وایەک یانەوەتە نایەنەوێ خزمەتی میلەتی خۆیان بکەن بە شێوەیەکی دروست ئەوە یەک چونکە حکوومەتی دروست و باش ئەوەیە کە بتوانیت بژێوی هاوڵاتیەکانی خۆی دابین بکات یعنی من خۆم پرۆژەیەکم بە ناوی ژیانەوەی خێرخوازیە دەناو هاوڵاتیان دامە لە ڕووی هەژاری و چەندایەتی و چۆنیەتی ڕێژەی هەژاری لەم دەڤەرە یعنی ڕێژەیەکی یەکجار زۆرە بڕواب کە ئەگە دەیان ڕێکخرا و دروست ببی ئەگە دەیان کەسایەتی پیا ببیت بۆ خێرکردن بە خەڵکە هەژارەکەی منتیقەیە هێشتا ڕێژە هەژارەکە کەم ناکرێتەوە چکە ئەمن خۆم لە ناویانم جارو هەیە بڕواب کە ماوەک بەر لە ئێستا چوومە ماڵێک یانی تەلەفۆنیان لۆ کردم کابرا تازە خێزانی پێکی نابوو بڕواب کە چوو بوو ماڵە پلچی خۆی لەبەرەوەی هیچی خواردنی نەمابوو کاکە کەسێک نەتوانی خواردن بکرێت چۆن نەتوانی نەفت بکری چۆن نەتوانی پارەی حکوومەتی کارەبا بدا چۆن نەتوانی پارەی ئاوی کارەبا بدا یعنی ئاوی حکوومەت بدا چۆن نەتوانیت بڵین گەرمکەروەیەکی بەهێز لە بۆ ماڵی خۆی لە کاتی کارەبا هەبێت دابین بکات لە کاتێکدا کارەبا زۆر گرانە یعنی بڕواب کە حکومڕانیەکە پێویستی بە پێداچوونەوەیکی سەرتاسەری هەیە پێویستی بە گۆڕانکاری جزری هەیە لەوانەیە کە چەندان ساڵە لەسەر قوت و خەڵک و ژیان و ژیری ئەو خەڵکێژن پێویستەکە خەڵک ژیرتر بیت باشتر بیر بکاتەوە گۆڕانکاری جزری ڕوو بدات لەوەی بتوانن خەڵکی دەستپاک و ئەمین و ڕازگۆ و ڕاست بینەکایە و بینە سەر بڵین ساعی سیاسی بۆی بتوانن گۆڕانکاری بکەن واروە ئەوانەی کە چەندان ساڵە خەڵکیان بەو ئاخارە دابردیە بیان گۆڕن بۆ ئاخارێکی باشتر و بیر لە ژیانی خۆیان بکەنەوە نەک بیر لە هەر کەسێک بیر لە خودی خۆی بکاتەوە بیر لە جیرانی بیر لە دەوروبەری بیر لە هاوشاریەکانی بیر لە وڵاتیەکانی واروە بیر لە دانیشتوانی وڵاتەکەی خۆی نەکاتەوە ئێمە بینین ینی گەنجی ئەم وڵاتی خۆمان ئەم دەڤەرە ڕێژەیەکی یەکجار زۆر کۆچەکات ینی لە ڕێگای دەریای ئیجا خنچێت بەڵێ کاک عەبدوڕەحمان ئەو جیاوازیە زۆرەی لە نێوان هەموو جۆرەکانی سوتەمەنی هەیە لە نرخدا لە نێوان هەرێم و فیدراڵدا لە چیەوە سەرچاویان گرتو ئەم جیاوازیە زۆرە بۆچی ڕاستەکەی جیاوازی زۆرە کە لە نێوان هەموو جۆرەکانی سوتەمەنیە هەیە دەتوانین بڵین لە حکوومەتی فیدراڵ جۆرێک لە جۆرەکان چاودێری و جۆرێک لە جۆرەکان سیستەمی کاردیێڕی بە شێوازێک ئیش بکات کە خەڵک سوودمەند ببێ لێ بەو شێوازە باشە ئەیبینین و هەروەها ئەو شێوازە سەرکەوتەی کە ئەیبین بەڵام بەداخەوە لێرە نە چاودێری دارایی هەیە نە ڕقابەی بابەتەکانی تر هەیە بۆیە هەر کەس بۆ خۆیەتی لەولا بۆ خۆیانە لەملا بۆ خۆیانی کێ ئازابێ کوڕ ئەو کوڕەیە لەولا گیرفانی خۆی پڕکات و لەم لاش گیرفانی خۆی پڕکات ئێمە بەڕاستی باسی ناوچە سنووریەکانەکەین کە زۆر ساردە و ساڵانە بەرمیلێک نەوت وەرەگرن کە مشتێکی هەر زۆر کەمە یعنی شایانی باسکردن نیە ئەگەر بین بۆ ناوشارەکانیش پێویستیان بە سوتەمەنی هەیە چونکە بەڕاستی لە ناو شارەکانیشە کارەبانیە سەرما هەیە لەم شاری سلێمانیەیە پارێکە گەڕەکە بۆ بەرمیلێ نەوتی وەرگرتووە لە دوای 6 ساڵ یعنی حکوومەتێک لە دوای 6 ساڵ ئەم جارە بتوانێت بەرمیلێ نەوت بە هاوڵاتی خۆی بدات ئەم حکوومەتە پێویستە ئیتر کۆتایی پێبێنێت ئەگەر حکوومەتێکی حیا بەخۆبایەوە هەر زوو خۆی ئەعلانی بکردایە و بکشایەتەوە ئەگەر مادەم خۆشی هەر وەستاوە هەر حەزیلەتی ئەو کورسە گەرمە چۆڵ ناکە ئیتر ئەبێ خەڵک پێی چۆڵ بکات ئەمە لەلایەکی تریشەوە شتێکی ترمانەیە کە ناوی ڕێکخراوە خێرخوازیەکانە زۆر جار دەستیان بە خەڵکەوەیە ئەمە جێگەی دەستخۆشیە بەس وەڵڵاهی عەیبە لە هەرێمی کوردستانە ڕێکخراوی خێرخوازیە بێت ئاخر لە وڵاتێکە کە بەڕاستی ژێر ئەو وڵاتە هەمووی کانزایە هەمووی نەوتە
یعنی خۆی پەروەردگار دەرویەکی لەم هەرێمی کوردستانە کردوتەوە خاوەنی ئاویش زۆرین خاوەنی خاکی چاکین خاوەنی کانزای ئەو دەروەی یعنی ئەوەی داوێتی بارەمی کوردستان خی گەورە لەوانەیە نەیدابێ بە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەکەیە لە شوێنێکا پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی لەدایک بووە ژیانی بەسەر بردووە هەمووی شاخ و داخ و هەمووی بەرد بووە بەڵام هەرێمی کوردستانێکی پڕ بەپیت بەڵام دەسەڵاتێکی ناخەمخۆر دەسەڵاتێکی خراپ کە بەکارهێنی ئاوای لێت لە هەمووی یەک شتی تری پێوەڵ خاتونی بەڕێز عیبەیەکی زۆر گەورە لە هەرێمی کوردستانە کە ئەم دوو حیزبایانە ئەوانش خۆیان ڕێکخراوی خێرخوازیان دروست کرد ڕێکخراوی خێرخوازی بەرزانی و ڕێکخراوی خێرخوازی مام و ئەمە گەورەترین عیبەیە لە خەڵکی ئەدزن و ئەیەن بە ڕێکخراوە خێرخوازیەکانی خۆیان و پیان ئەفرۆشنەوە کورە کاکە عیبە تۆ هەر کەسایەتیەکانی خۆشیان لە کەدارەکەن تۆ ئەگەر بەڕاستی خەمخۆری کەسایەتیەکانی خۆشیت ئەگەر ڕاستەکەی لە زۆنی سەوزایەتی نیشتمانی کوردستان نەخۆشخانەیەکی گەورە بکەرەوە دەیان نەخۆشی پێ ئەڵێم هەزاران نەخۆشەیە گرفتارە خەریکە ئەمرێت توانای چارەسەری نییە نەخۆشخانەیەکی گەورە بکەرەوە ناوی بڵێ نەخۆشخانەی مام ئادێ ئەمەلیاتی بۆ بکە چاندنی جگەری بۆ بکە چاندنی دڵی بۆ بکە ئەو شتانەی بۆ بکە ئەم جارە یعنی تۆ یە ڕێکخراوی خێرخوازی بۆ بکەیتەوە ئادێ فەرموو لە هەول لێرە نەخۆشخانەیەکی گەورە بکە ناوی بنێ بەرزانی باشە کاک عەبدوڕەحمان 30 ساڵ زەمنێکی دوور و درێژ و تاقەت پڕوکێنە خەڵکی ئێمە لە هاوینە خەمی گەرماکەیەتی و بێکارەبایی و چۆن هاوین بەڕێ بکا و لە زستانیشە خەمی سەرما و بێنەوتی و بێکارەبایەکەیەتی ئەم بارودۆخە ئاوا بەردەوام بێت لە بەرژەوەندی کێیە؟ ئەم بارودۆخە ئاوا بەردەوام بێت لە 100% لە بەرژەوەندی جووت حیزبی دەسەڵاتایە ئەم دوو حیزبە کە باسی ئەم دوو حیزباکەین کە حکوومەتیان بەدەسەوەیە حەز ناکەن خەڵک بمرێت حەز ناکەن بژین بەڵکو حەزەکەن نیوە مردوو بێت چونکە ئەم نیوە مردووە بوو دەسەڵاتیان بەسەر هەیە ئەگەر خەڵکەکە بمرێت ئەی دەسەڵات بەسەر کێ جێبەجێ بکەن ئەگەر بە جوانیش بژی خەڵک ئەو دەسەڵاتە گەندەڵە بۆ گەندەڵە خراپەی نایە بەڕاستی خەڵک دەسەڵاتێکی عەدالەتێوێ دەسەڵاتێکی لەژێر ساییدا بحەوێتەوە دەسەڵاتێکی نیشتیمانی خۆش بێ لەبەر هۆکاری دڵسۆزی ئەو دەسەڵاتە خەڵک ئێستا ڕقی لە نیشتیمانە ڕقی لە ئاڵای وڵاتە ڕقی لە شتە جوانەکانی ئەم وڵاتەیە کە ئەمەش نەوەی داهاتوو کە ئەو نەوەی کە ئێستا پێ ئەگەن ئەمانیان بۆ دروست بووە ئەمە تاوانەکەی کیە تاوانەکەی ئەو نەوانە نین کە ئێستا پێگەن بەڵکو تاوانەکەی هەردوو بنەماڵەی سەوز و زەردن کە بەڕاستی نیشتیمان و جوانیەکانی نیشتیمانیان لە بەرچاوی خەڵکە ناشرین کردووە لە بەرچاوی تاکەکانی ئەمەرێمان ناشرین کردووە ئەگینا بەڕاستی ئەسڵ ئەوەیە هاوڵاتی نیشتیمانی خۆی خۆش بوێت خزمەتی بکات ژینگەکەی بپارێزرێت لە پێناو نیشتیمانەکەی خۆیدا یانی بەخت بکات باشە کاک عەبدوڕەحمان ئەم بارودۆخە هەر ئاوا بەردەوامە بێ یان گۆڕانکاریەک لە ڕێیە گۆڕانکاری لە دەستی هاوڵاتیانایە باش ئەم بارودۆخە بەڵێ ئاوا بەردەوامە بێت ئەوان قڕوقەپیان لێ کردووە بەڵام فرسەتی گۆڕانکاری لە دەستی هاوڵاتیانایە 30 ساڵە فرسەتی پێدا ئیتر بەسێتی 30 ساڵە تەحاملی نەهامەتیەکانێکی ئیتر بەسە ئەم جارە کۆتە باەک مژدەی تریش بە هاوڵاتیان بڵێن 30 دانە ساڵە لە کاتی هەڵبژاردنەکانە ئەم دوو هێزە هەڕەشە لە هاوڵاتیانەکەن ئەڵێ موچەکەتانە بڕین هونان بڕاوتانەکەین ئەم جارە دڵنیا بن موچە بەدەست ئەمانەوە نەماوە موچە ئێستا لە بەغایە ئەمانە موچەیان پێ نادێت بە ئازایانە بچنە سەر سندوقەکانی دەنگدان ئەم دەسەڵاتە لەسەر کورسی بێن نەخوارەوە و موچە یەک کەسیشتان نابڕێت ئەگەر خەمی موچەکەتانە منیش موچەخۆرم دا ئەوەتانێ من قسە ئەەکەم کاندیدی لایەنێکی ئیسلامیم دەبا ئەو دەسەڵاتە بێ موچەکەی من ببڕێت دەستخۆش کاک بێستون هەر بەڕاستی نەدەکرا حاڵ و گوزەران و بارودۆخی هاوڵاتیان بە شێوەیەکی شایستەتر بووە لە کاتێکدا سەر زەوی و ژێر زەوی ئەم وڵاتە هەمووی نەوت و کامزایە بێگومان ئەمە لۆچیە گەڕێتەوە بێگومان بەلەوەی کە ئەگەر پارە و وەرواداهات و گومرگ و ژیان و ژیری ئەو خەڵکەی لەبەردەستی کەسێکی ئەمین و دەستپاک بە ژیانیان زۆر بە جیاوازترە گۆڕایانێ من زۆر جار بیرەکەمەوە ئایا ئەم هەموو داهاتی کوردستان هەلە داخلکردنی ئۆتۆمبیل و هەروە غرامەکردنی ئۆتۆمبیلەکان و وەرگرتنی ڕێگەوبان و دار و بەردی کە لەو خەڵکێ وەرەگرن جگەلەوەی ئەو هەموو گومرگە وەرەگرن جگەلەوەی ئەو هەموو نەفتە ئاودی وەکەن و یانە بە تەنکەر ئاودی وەکەن و پارەی وەرەگرن یعنی ئەو هەموو داهاتە زۆرە بڕواب کە لە دەستێکی ئەمین باە دەبواە کوردستان بووکێکی جوانی هەموو جیهان بووایە شوێنێکی ئارامگە و واروە ئارامی و خۆشگوزەرانی هەموو خەڵک لە زیاتی ئەوەی خەڵک کۆچ بکات دەبوا خەڵک کۆچی کرد لە
بۆ کوردستان لەبەر ئەوەی داهاتی ئەم وڵاتە یەکجار زۆرە و هەروە ڕێژەشمان زۆر نییە ڕێژەی کورد بە ڕێژەیەکی زۆر نییە لە ڕووی دانیشتوانەوە ئەکرا زۆر جیاوازتر لە ڕووی داهاتوو لە ڕووی ڕێژەی خەڵکەوە بێگومان بە جیاوازی زۆر هەیە ئەکرا زۆر باشتر بژن ئەکرا زۆر لە خۆشگوزەرانی باشتر بژیبانە بۆ ئەوەی دووچاری ئەم حاڵەتانە نەبانە کە سەرگەردان ببان کاروا دووچاری کەم نەوتی و کەم ئاوی و کارەبا و هەموو شتانە بان یاخود ڕێگاوبانەکان بەو شێوەینە ینی سیرکە چاڵ و چۆلی وای تێدا بڕوا بکە ئەگەر شەڕێک ڕوو بدات ئەتوانی کەمینی لە ناودابنەی ینی ڕێگاوبانی وای هەیە ڕۆژانە خەڵک سەرنگومە بێت ژیانی دەخەتەریادا هیچ ڕۆژێک نییە مەرگەساتی خزم و دۆست و کەس و کاری خۆمان نەبینین لە ڕێگاوبانانەی کە دروستیان کردوون بڕوا بکە ئەم ڕێگاوبانانەی کەش دروستی شەکرێن لە ڕووی چەندیەتیە لە ڕووی چۆنیەتی نییە ینی چۆن ئەمانە گرنگی بەوێ دەندا چەند شەقام وەکو ڕێژە بە خەڵک بفرۆشنەوە کە قیرەکەن بەڵام بیر لەوەی ناکەنەوە ئایا کوالێتی ئەم قیرانە چەندن ینی بڕوا ئێستا لەسەر دەمی ژێمی گۆڕبەگۆڕچوو لەسەر بۆچی کێشە و گیر و گرفت و قەیرانەکانی هاوڵاتیان چارەسەر ناکە ئایا پێ چارەسەر ناکرێیان خۆی نایە چارەسەری بکەن نەخێر بێگومان بە لەوەی کە ینی خەڵکێکی وا فێر کردووە دەبێت بە پارەیەکی زۆر پشتگیری بکات یان خەڵکێکی وای فێر کردووە کە گەندەڵ و دەستپاک نەبیت ینی جیرفانی ئەوەندە گەورە بیت ئەگەر بڵین هەر بڵێ وەکو جەهەنەم هەر بڵێ هەلومە ئیلەیە بابێت ینی بڕوا بکە ئەم کەسایەتیە گەندەڵ و فاسیدانەی کە لە دەسەڵاتدانا بەردەوامی بشێژ ینی بەردەوام بن ئەو 150 خاچی کوردستان و واروە ئەو نەهامەتیانە و کۆچکردنی گەنج و واروە ئەو نەهامەتیانەی کە لە ڕووی نەبوونی نەفت و کارەبا و ئاو هەیە دەقات و سەدقاتە بیتەوە بۆیە پێویستە کات کە ئەم گۆڕانکاریە ئەوەی پێشتر باسم کرد ینی گۆڕانکاریەک بی لە بناغەوە هەڵی تەچێنێت دووبارە نۆژەن بکرێتەوە کەسی دەستپاک و ئەمین واروە کەسی ڕازگۆ و داوێن پاک و دەستپاک و هەموو کوالێتەکانی بەرز بیت بتوانێت ئەم وڵاتە بگێڕێتەوە سەر چیکەی خۆی یانی ئەگەر سەیر بکەی لە ڕابردوو لەبەرەوەی بەڵێ کاک بەستون زۆر کەم ماوە کەمتر لە ینی لە ڕابردوو ئەگەر سەیر بکەی کەمتر لە خولەک کاتم ماوە دەمەوێت پرسیارێکی دیکە و لێ بکەم ئێوە وەک ئەرکی ئێوە چێ و کوڕێکخراوەکان و چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی لەم بارەیەوە زۆر بە کورتی بێگومان و شارکردنەوەی خەڵک گرینگە واروە دروستکردنی کەمپینی نەڕازی گرینگە واروە جەختکردنەوە و هەوڵدان بۆ یەکسێنی کۆمەڵایەتی واروە دەستەبەرکردنی دادپەروەری نێشتنی چینایەتی و چەندایەتی لە بۆ خەڵکی زیاد بڵین خەڵک بکرێتە چەند چینێک و خزمەت بە هەندێکیان بکرێ و خزمەت بە هەندێکیان نەکرێ و حیزبێک خۆی بە گەورەتر لە حیزبەکانی دیکە بزانی یا کەسایەتێک خۆی لە کەسایەتێک کە بە گەورەتر بزانی کاری ڕێکخراوەکانە کە ئیش لەسەرەوە بکەن ئەم بیرکردنەوە سەقەت و خوارە ڕاز بکەنەوە بە قۆناغێکی باشتر کوردستان داببن بەرەو ئارامی باشتر واروە بەرەو خزمەتگوزاری باشتر بەرەو سەقەمگیری سیاسی باشتر واروە بەرەو پتەوکردنی ئیقلیمی و نێودەوڵەتی لەگەر وڵاتان بۆ ئەوەی بتوانین ئیدارەیەکی باشتر و تۆکمەتری ئەو وڵاتە بکرێت بێگومان ڕێکخراوەکان گرینگن کە هۆشیارکردنەوەی میلەت لە پێشینەی کارەکانیان بیت گوێگرتن و یاخود ڕاستکردنەوەی دەسەڵاتدارانەکانیش دەستخۆش کاک بێستون هەروەها کاک عەبدوڕەحمان خالید چالاکوان و پارێزەر لە ستودیۆ لەگەڵمان بی سوپاس بۆ ئامادەبوونتان ڕایەڵم پێشکەشکردن هەر شاد بن.